بەڵێ من باز لە چیرۆکێکەکەم چیرۆکێکی ڕاستەقینەوە ڕووداوێکە بەسەرێکێک لە هاوڕەکانم لە پاش ساڵ ڕوویدا کە ئێمە خوێندکار بووین لە یەکێک لە زانکۆکانی کوردستان لە داخلی بووین. بەڵێ ینی بەسەر هاوڕێک تا هاتووە. بەڵێ بەسەر هاوڕێکمە هاتووە و بەداخەوە خۆی بۆتە قوربانی ئەو ڕووداوە، بەڵام من ئەمەوێ باسی ئەم ڕووداوەکەم تاوەکو ببێ بە ئەزمون و وانەیەک بۆ گەنجانی هاوتەمانی خۆمان کە دەچنە زانکۆوانێ و بۆ هۆشارێکیش بۆ کۆمەلگا سەبارەتمان. بەڵێ ینی ئێستا بەڕێز لە زانکۆی؟ ئێستا من لە قۆناغی چواری زانکۆم. بەڵێ قۆناغی چواری. بەڵێ لە قۆناغی یەک و دووەم من هاوڕێکی کچم هەبوو، بەڕاستی پەیوەندیمان ئەوەندە بەهێز و ئەتوانم بڵێم پەیوەندێکی خوشکانەمان هەبوو لە نێوانمانە. سپاس بۆخوا هەموو شتێکمان پێکەوە بوو بۆ نەکێشێکمان لە یەکتر باسمانە کرد، پەیوەندیمان زۆر باش بوو. بەڵام بەداخەوە لە قۆناغی سێی زانکۆیە تووشی ڕووداوێک بوو کە ئێستا من ئەو ڕووداوە ئەگەڕمەوانە هیوادارم ببێت بە ئەزمون و سوودێک بۆ هەموو گەنجانێک کە ئەچنە زانکۆوانە، چونکە کچان بە تایبەتی کە ئەچنە زانکۆوانە کۆمەڵێک ڕووداوێتە بەردەمیان، چی لە دەست درێژی کردن بە یاخود بۆ نمونە گەچڵکردن بێ. ئەو شتانە بەڕاستی زۆر لە زانکۆکانە بەتایبەت لە کۆمەڵگەی کوردیەکە زۆربەی شاراوەتوانە لەبەر کۆمەڵێک هۆکار. ئێمە کە ئاچین بۆ زانکۆ ڕۆژانە بەتایبەتی لە قۆناغی دووەکە ڕووداوەکان لێو دەستیان پێکرد، لە ڕەگەزی بەرامبەر کۆمەڵێک گێچەڵمان پێ ئەکرام، ئیتر هاوڕێکانمان بێت لە زانکۆ یاخو مامۆستاکانمان بێت کەم تا زۆر ئەمە بۆ منیش ڕوو ئەیە بۆ هاوڕێکەشم. ینی گێچەڵی چۆنتان پێکرا لە زانکۆ یاخود لە داوایکردن لە پەیوەندیە یاخود بۆ داواکردنی ینی ڕەگەزی بەرامبەر داوای لێکردن. بەڵێ بۆ من ئەو شتە زۆڕیە، بەڵام من هەموو کاتە ڕەتم ئەکردەوانێ فکری من بەو جۆرە بوو کە ئەو پەیوەندیە ناسروشتیە ژیانی هەر ئافرەتێکە خاتە مەترسیەوانە. یەکێک لە کوڕەکان لە زانکۆیە داوای ئەو پەیوەندی لە من کرد کە لەگەڵ یابم تا پەیوەندیم هەبێت لە ڕووی خۆشەویستیەوانە و بە ناوی زەواجکردنەوەنە سەرەتاکتر بناسیین و قسە بکەین و بچینە دەرەوە. کوڕە لە هەمان کۆلیژی خۆتان بوو؟ بەڵێ لە هەمان کۆلێژ بوو، لە هەمان قۆناغیش. لە هەمان قۆناغیش. بەڵێ من و بە کچەکە ڕەفیقم وتم مۆزوعێکی ئاوا هەیە، وتی تۆ ڕابۆچۆن چێوتم من ڕازی نابم. دەیەوە ئەو کوڕە کەزانی ئەو کچە هاوڕێی منە بە ناوی من و قسە لەگەڵ ئەوا کرد، تاوای کرد پەیوەندی خۆی دروست کرد لەگەڵ هاوڕێی منە. تۆ قسەی لەگەڵا کرد هەر ڕاستەخۆ قسەی لەگەڵ مۆبایل و بە تەلەفۆن و ئێمە لە زانکۆ هاوڕێ بن ڕۆژانێکترمانە بین قسەمانە کرد بە تەلەفۆن و بە نامەش ئەو شتانە شار هەبوو. دواتر کە لەگەڵ هاوڕەکەم قسەی کرد بە ناوی منە وردە وردە پەیوەندی لەگەڵ ئەوا دروست کرد، ئەو کچی هاوڕێم ڕازی بوو بۆ پەیوەندیە. سەردەشتەکەی بە من نەوت، ئەو ڕووداوی بە من نەوت. دوای ئەو ماوەیەک هەستم پێ کرد لە تەبیعەتیا لە ڕفتاریا لە پەیوەندیکردنە چوونە دەرەوەیە، وتم نزیک بوویدەتەوە لەو کوڕاوتی بەڵێ پەیوەندیمانەی ئەوانە هەوڵم ما قسە لەگەڵاکەم کە ئەو باش نییە، بەڵام بەڕاستی گوێ بە قسەکانی من نایە. لە یەکێک لە شەوەکانی زستان کە ئەکاتە پار زۆر سار بوتنیە نزیکی بەیانەکەی ئێمە چوون بۆ زانکۆ، ئەو خۆی گۆڕی وتی من نام لەگەڵتانە بەتەنیا ڕۆی. ینی خاتونگیان یەک دقە ئێوە لە بەشی ناوخۆی پێکەوە بوون ینی ئێوە لە داخلین؟ بەڵێ لە یەک ژووری شاوین. بەڵێ لە یەک ژووری شاوین. ئێمە بوون پێکەوە چەند کچێکی تریشمان لەگەڵا، بەڵام پەیوەندیم زۆر باش بوو لەگەڵ ئەو کچە. زۆر باشە. بەڵێ خۆی گۆڕی، ئێمە خۆمان حازر کرد بۆ ئەوی بڕۆین چکە بێکەوە چینە دەرەوانێ، وتی من نایەم ئەڕۆم بۆ شوێنێک. لێم نەپرسی ڕاستی بۆ کێوە ڕات، بەڵام هەستم کرد کە شتێک هەیە. دەوە ئێمە هاتینەوانە نزیک سا هەوتی ئێوارە بوو، هەر چاوەڕەمان کرد نهات بۆ ئەو کچە. تەلەفۆنێکمان بۆ هات نزیک ئێوارگە حوت بۆ حوتنی بوو تقریبان، تەلەفۆنێکمان بۆ هات ئەو کچی هاوڕێم بوو، بەڵام بە ڕقەمێکی تر بوو. وتی یارمەتیم بن ئەمەوێت لە داخلی بێمە ژوورە و بەڵام پاسەوانەکەم مەشغوڵکەن. ئەمەی وت و دایخستانە ئێمە شەکسەر چوین بۆ لای کاتژمێر حوتی ئێوارە بوو تقریبا حوت بۆ حوتنی ئێوە دەرگای داخلی لە ساعت چەندە داخرێت؟ ڕایتر هەر نزیکێ بۆ نمونە 6 ئەو ناوە لە 6 داخرێت، بەڵام ئەو حوت هاتوتەوە. ئەوە زۆر درەن هاتەوانێ. ئیتر دوایەوە ئێمە بە ناوی نەوت و هەنیشتەوانێ پاسەوانەکەمان مەشغوڵ کرد، ئەو خۆی کرد بە ژوورە.